ئێران دانی بەوەدانە کە بە هەڵا بردومانی هێزەکانی پێشمەرگەی کوردستانی کردووە و بۆ ئەمەش بەڵێنی داوا لێکۆڵینەوە بکەن. ئەمە قسەی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانیە کە ئەمڕۆ بۆ ڕۆژنامەنووسان قسەی ئەکرد کاتێک بەشداری پرسەیە و پێشمەرگانەی کرد کە دوێنێ لە هێرشەکەی ئێران بۆ سەربارەگایەکیان لە سنووری دارەی سۆران شەهید بوون. ماڵپەری حکومەتی هەرێمی کوردستان هەواڵەکەی داناوە و دەڵێت سەرۆکی هەرێم بۆ میدیاکان قسەی کردووە و ئەوەی خستە ڕوو پەیوەندیان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە کردووە، ئەوان بەوەداێن کە هەڵەیەک کراوە و بەڵێنی ئەوەیان داوە لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکەن. سەرۆکی هەرێم دەڵێت ئێستاش چاوەڕوانی ئەوەین بزانین وەڵامی کۆماری ئیسلامی ئێران چی دەبێت بۆ هەرێمی کوردستان. نێچیروان بارزانی داواشی لە حکومەتی عراقی کردووە دەسەڵاتەکانی بەکاربهێنێت وەک وڵاتێکی خاوەن سەروەری و ئەو هێرشانە ڕابگیرێن کە لەلایەن گروپە لە یاسا دەرچوەکانەوە دەکرێنە سەر هەرێمی کوردستان. بەرەبەیانی دوێنێ سێشەممە لە دوو هێرشی جیاوازدا بارەگایەکی فرقەی حەوتی پیادەی دەڤەری حەوت هەروەها هێزێکی فرقەی 5 لە هێزی پێشمەرگەی کوردستان کە کەوتبوونە سنووری دارەی سۆران بە موشەکی ئێران کرانە ئامانج. بەو هۆیەشەوە 6 پێشمەرگە شەهید بوون و 30 پێشمەرگەی دیکەش بریندار بوون.